ڕێگەی سەرکەوتنیش ئازیزان تەمومژە. تۆ هەر ئەڕۆیت و نازانی کە یەکەی بەسەرکەوتن. هەمیشە ئەوە بێنە ڕە خەیاڵی خۆت، ڕێگەی سەرکەوتن تەمومژە. ئەو گەنجینەی تۆ بۆ یەگەڕیت کە پێ ئەچێ بیدۆزیتەوە نازانی هەفتەیەکی کێ، مانگی کێ، دوو مانگی کێ، بەڵام تەئکید بی ئەبێتەوە کە ئەیدۆزیتەوە. پیاوێک هەبوو بە ناوی نازانم کێ فیشەر، هەموو ڕۆژێ چووە گەڕاوە بۆ ئەڵماس و پلاتینیۆم و ئاڵتون و ئەمانە لە کەناری دەریایەک. ئیتر خۆتان بینیوتانە مەسەڵەن تەشتێبا لەگەڵ خۆی و سەتڵێک و قاپێک و ئیتر لەوێ هەر خەریکی ئاو بێژانەوە و تەماشاکردنی لمەکانی ناو ئاوەکە ئەمانێ بۆ یشتانە بدۆزێتەوە. ئەڵێ وای لێ هاتبوو لە گوندەکەیان هەمویان گاڵتان پێت. ڕۆژ ئەیان بینی ئەچێ بۆ ڕووبارەکە، ئەیان وت کەی دۆزیتەوە؟ ئەیوت سبەی. ئەڵێ کە ئەهاتەوە لەو سەرەوە ئەیان وت هیچی دۆزیەوە؟ هەرەیوت سبەی. ئەڵێ تر گیری خواردە بوو 11 ساڵ بەڕێزە، 11 ساڵ ئەمە ئیشی بووە. قەناعەتی وا بووە ئەو ڕووبارە پڕە لە ئاڵتون، پڕە لە پلاتینیۆم، پڕە لە ئەڵماس و ئەمیش ڕۆژە هەرەی دۆزێتەوە. 11 ساڵ هەموو هاوڕێکان و هەموو خەڵکی دێکا خەریکی زەراعەت بوون. طبعا نەک 11 ساڵ عمری نوح هەبێ بە هەر زەراعەتکەی اینجا هیچ نابێ بە هیچ. هەمومان نەزانین خەڵکی دادێ چۆنەش، باسی سەرمایەدارەکەیان یان ناک، باسی خەڵکیکی ئاساییەکەم کە هەموو ڕۆژێکە بۆ سەر باخ، هەموو ڕۆژێکە بۆ سەر زەراعەتێک. پاش 11 ساڵ یەک جەماعەت ئەڵماسە دۆزێتەوە ئەفرۆشرێ بە 400 ملیۆن دۆلار. قسەکە لەسەرەوەیە ئەگەر کرێکاری ڕۆژێ ژیانی تۆ باشەکە، کرێکاری بکە. ئەگەر ئیشێکی کە هەیە ژیانی تۆ باشەکە، لە 100% تەئکیدی ئەو ئیشە ژیانی تۆ باشەکە، بەراوردیکە بە کرێکاری. بە کرێکاری ژیانە ناگۆڕێ با بزانی. ئەگەر تۆ قەرار بێ بەیانی بڕۆی ئیشکی تا ئێوارە 20,000 دەستکەوێ، ئیتر ئەڵێ خۆ من هەر 15-20 خۆم و ئیتر ئەمە هەر تیکراری کەرەوە 10 ساڵ بەردەوام بە، 20 ساڵ بەردەوام بە، حتا ئەو ڕۆژەی وزەتیایە بەردەوام بە، باوەڕکە هیچ ناوێ بە هیچ. بەڵام کە زانی و شتێک ئەوە نەتیجە ئەیا بەدەستەوە، خەریکی ئەوە بە قەیچێکە 6 مانگی تر، ساڵێکی تر، من بە هەریشێک لێواڵم ساڵێکی تر ئەگەر تۆ ئیمیزیەک لە ئاستێکی بەرزا بزانی شتێ ئەبێ بەشت. بەڵام وەڵاهی هەر خەریکی ئەو شتە بە کە پێشتر خەریکی بووی، هەر ئەو نەتیجە بەدەستێنی کە پێشتر بەدەستێنەوە. ئەوەی تر گومانی تیانی. بۆی خۆشەویستان، خەونەکەمان یەک خەونە، یەک ئامانجمان هەیە، یەک هیوامان هەیە، یەک شت هەیە کە ئێستاکە مشتەرەکە لە بینی هەمومانە، ئەویش ئەوەیە 3-4 مانگی تر تۆ ئیمیزەکە لە ئاستێکی زۆر بەرزا بێت. ئەمە بەچیەتە دی؟ بەڕاستی بەلایانی کەمەوە ئەگەر استراتیژی باشتریش نەگریتە بەر، تۆ پێویستە کاتی بۆ تەرخان بکەی. کات تەرخانکردنیش قوربانی دانیەوێ. ئێمە زۆر جار خۆخۆشەویستی کاتین، ناین قوربانێکی گەورە بین. این ئەڵین وەڵی سەرمێشەکە ئێستا پێویستم بە ئیسراحەتە، مانوم پێویستم بە ئیسراحەتە، وەڵا مێشکم هەرە بە ئیسراحەتکە، با بڕۆم بخەوم. ئیتر کورە بە برسێتی کێ ئەتوانێت شتکە، کورە بەمانوبوون کێ ئەتوانێت شتکە، کێ لە سیارە ئەتوانێت فێر بێ. بەمانە خۆمان خستوەتە گۆشەیەک و دەرچوونمان لێ نییە. وەرە ئەوە بشکێنە. من زوو پرۆژەیەکم هەبوو، یەکێ لە بەشداربووەکان کە ئەتوانم بڵێم ئێستا ئەم شتانەی بەدەستێناوە. چووەتەوە زانکۆ لە بەشێکی پزیشکی ئەخوێنێ، و بزانم ئەم ساڵ و ئەوانی ماوەتاویکە مدەڕیبی کاراتیە، ڕاهێنەرە، مدیری ڕێکخراوە، نازانم گروپی وەرزشی هەیە، چی هەیە، هەموو شتێکی. ئەم نەفەرە 10 ساڵ لەمە پێشکە من پرۆژەکەم هەبوو لێ بەشداری کردبوو. وتی بەڕێزان، من شتێک ئیسفادەم لێ کردو با بە ئێوەشی بڵێم. ئەویش ئەوەیە من بڕیارم ماوە
کات و شوێن بربەستی کات و شوێن بشکێنە. وتی من ئێستا شکانومە. ئەو کات لە هەڵەبجە من دەورەمەوتەوە ماڵیان لەو سەری شار بوو بە پێ ئەهات بۆ دەورەکە بۆ ئەم سەری شار. وتی ئەمە یەکێک لەوانەیە کە من بربەستی لە هەموو تەلەبەکانش گەورەتر من بربەستی شوێنم شکاندووە. ئەو لاتریش بێ بە 2 ساعتی کەش بە پێ بڕۆم هەرەڕۆم. بربەستی کاتیشم شکاندووە. شتێک زەرور بێ حەزەکەی مەوعیدی ساعات 4 بەیانی دانێ، من ساعات 4 بەیانیم ئامادە. وتی کێ ئامادەیە شتێک فێری من بکە؟ کێ ئەو بۆ یەکرێ؟ من ئامادەم. بۆ نمونە ئەوسا بەڕاستی مزگەوتەکانی هەڵەبجە زۆر چالاکی تیا بوو، یعنی لە مزگەوتەکانی هەڵەبجە ئینگلیزیش تەنانەت بینی و مەخوێنراوە، ئەوە هیچ قورئان، دەرسە دینیەکان، زمان، ئیتر حەلەقاتی جۆرا و جۆر. مزگەوتەکانی هەڵەبجە زۆر چالاک بوو ساڵانی 90ەکان وانە بەداخەوە ئێمە نەمانتوانی ئیسپادە لەو مزگەوتانە بکەین. واتە منێک ناکە لە هەڵەبجە ئێمەی کورد ئەو هەموو هۆڵە باشەمان لە بەردەسە ئەگەر وەکو هۆڵیش تەماشایکی ئەو ڕۆڵەمان بجێڕایەتەوە بۆ مزگەوت. ئێستا ئەم پرۆژەی ئێمە ئۆنلاینە، بەڵام سەدان پرۆژەی تر هەیە ئۆنلاینێ، دەبا ئەو پرۆژان لە مزگەوتەکانە جێبەجێ بکرانە. زین ئەمان توانی چی بکەین؟ زین نەبوونی هۆڵ چ کارەساتێکی خوڵقاندووە ناتوانانی بڕی سیمیناری پێشکەشی. اینجا دوای ئەوە عەقڵێتی موسڵمانانیشەوە قبوڵ ناکە، خۆی جاران قبولی کردووە، جاران لە بەردەم کەعبە وەکو متاهەری ئەڵێ مفەکیرێکی ئێرانیە ئەڵێ لە بەردەم کەعبە هەبووە وەکو وێبینار و سیمیناری ئەم سەردەمە گفتوگۆ بووە مناقەشەی کردووە کە خوانیە لە کەعبە موسڵمانان دانیشتون خەریکی مناقەشەی فکری بوون لەسەر بوونی خوا. یعنی ئێمە زۆر لە دواوین، یعنی بەداخەوە هەموو دنیا پێشکەوت، ئێمە زۆر ڕۆشتینەوە بۆ دواوە. 1000 ساڵ لەمەوە پێش ئێمە زۆر پێشکەوتوو بووین، دڵنیاتانەکەم 1000 ساڵ لەمەوە پێش ئێمە زۆر پێشکەوتوو. ئەگەر تەماشای مەداریسی 1000 ساڵ لەمەوە پێشی جیهانی ئیسلامی بکەین ئێمە زۆر ئێستاکە دواکەوتوین. بەس شاری بوخارا 70 قوتابخانەی تیا بووە. ئاڵێ کۆمەڵێ لەو قوتابخانانە لە ئاستی زانکۆ پێشکەوتوەکانی دنیای ئەو کاتە بوون. جام المهم لە بابەت دەرنەچوو، وایە بابەتەکەم ئەوەیە ئێمە ئەبێ هەرچۆنێکمان کردووە قوربانی بۆ بین شەو ڕۆژ بخەینە سەرێک. من ژیانی هەندێک زانام ئەوەندەی شارەزایم لیان هەیە، سێرەکەم بربەستی کات و شوێنیان شکانەوە. بربەستی کات و شوێنە بێ بشکێنی بەیانی سەعات 4 هەست. من ماوەیەکی زۆرە لە دوای نوێژی بەیانی بە هیچ شوێ ناخەومەوە. ئەگەر جارێکیش خەوتبمەوە مەگەر هەفتی پێشووتر چەند ڕۆژە ناساغ بوو. ئیتر شەو درەنگە با درەنگ بێت، بەیانی زوو با زوو بێت، گەرمە با گەرم بێ، ساردە با سارد بێ. ینی ئەوەنە خۆشەویستمە بە دانیشە قوربانیەکەت بە 5-6 مانگی تر ببینە، بە ئارەزووی 5-6 مانگی ترەوە کە تۆ ئەگەیتە کوێ ئەو بربەستانە ئینشاڵڵا تێک بشکێن.